بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان لە بەژماری ئەم جارەدا باس لە بابەتێکی گرنگەکەین کە پەیوەندی بە کۆمەڵگە و ئاسایشی کۆمەڵگە و خێزانەوە هەیە. ئەویش بریتە لە پێشینەی هاوسەرگیری بۆی کوڕان و کچان کاتێک دەگەنە تەمەنی ئەوەی کە ئیتر هاوسەرگیری ئەنجام بدەن بتوانن بە ئاسانی هاوسەرگیری ئەنجام بدەن و بڕەپارێک لەبەردەستیانە بێ بۆی کە بتوانن ماڵ و حاڵێک پێکەوە بێن. بێگومان 13 ساڵە پێدانی پێشینەی هاوسەرگیری لە هەرێمی کوردستان وەستاوە بابزانین چۆن. طبعاً پێشینەی هاوسەرگیری بە یاسا ڕێکخراوە، بە یاسای ژمارە 17 ساڵی 2010 لە هەرێمی کوردستان ڕێکخراوە و مادەی یەکەمی ئەم یاسایە دەڵێت حکوومەت ساڵانە بڕەپارەیەک لە بودجەی گشتی هەرێم تەرخان دەکات بۆچی بۆ پێشینەی هاوسەرگیری. بەڵام بەداخەوە ئێمە لە ساڵی 2013 تا ئێستا شتێکمان نییە بە ناوی یاسای بودجە کە یاسای بودجەشمان نەبووە لەگەڵیشە ئەم مادەیە یان ئەم یاسایە جێبەجێ نەکرا و لە دوای ساڵی 2013 هیچ کوڕکچێک لە هەرێمی کوردستان پێشینەی هاوسەرگیریان وەرنەگرتووە کە ئەمە بارگرانی و بارقورسیەک بۆ پرۆسەی زەواج دێنێتە ئاراوە. باش با بزانین بەپی داتا و ئامارەکانی ئەنجومەنی باڵای دادوەری لە هەرێمی کوردستان لە ساڵی 2024 بە نمونە وەرگرین 51,000 حاڵەتی هاوسەرگیری هەبووە. ئەم 51,000 حاڵەتە طبعاً لە ساڵانی ڕابردوو ینی پێشەوەی پێشینەکە بوەستێ هەر پرۆسێکی هاوسەرگیری 5 ملیۆن دیناری لە هەرێمی کوردستان بۆ خەرج دەکرا. ئەگەر ئەم 51,000 حاڵەتە هەر حاڵەتێکیان 5 ملیۆن دیناری بدرێتێ دەکاتە 255 ملیار دینار لە ساڵێکدا، نەک لە مانگێکدا. لە ساڵێکدا تەنها 255 ملیار دیناری پێویستە. بەڵام حکوومەتی هەرێم مانگانە لانی کەم 350 ملیار دیناری دەسەکەوێت. یعنی ئەگەر تەنها داهاتی یەک مانگی هەرێم بۆ پرۆسەی پێشینەی هاوسەرگیری ینی تەرخان بکرێت دەکاتە 70,000 حاڵەت، یعنی دەتوانرێت لەو 51,000 حاڵەتی کە لە ساڵی 2024 حاڵەتی با بڵین پرۆسی هاوسەرگیری ڕووی داوە لەوە زیاتر ینی ئەتوانرێت بۆ 70,000 خانەوادە یان پرۆسی هاوسەرگیری ئەو پارەیە دابین کرێت لە کاتێکا حکوومەتی هەرێم لە ساڵی 2013ەوە ئەم پێشینەی ڕاگرتووە. ئێستا ئێمە لە کاتی بانگەشەی هەڵبژاردنین بۆ خولی شەشەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق، یەکێک لە کارنامەکانی کۆمەڵی دادگەری کە گەنجان و خێزانیشی لە یاد نەکردووە دەڵێت کار دەکەین بۆ پێدانی پێشینەی هاوسەرگیری بەبێ سووی بانکی لە عێراق بۆ ئەوەی کە لە هەرێمی کوردستانیش جێبەجێ بکرێت. بێگومان بانکەکان لە عێراق هەیانە 10 ملیۆن دینار هەیانە کەمتر زیاتر دەدەنە پێشینەی هاوسەرگیری بە کوڕان و کچانێک کە تازە زەواجەکەن، بەڵام سووی بانکی لەسرە. کۆمەڵەڵێت ئێمە کارەکەین ئەگەر دەنگی زۆر و کورسی پێویست بەدەستبێنین کارەکەین بۆ ئەوەی کە ئەم پێشینەیە لە هەرێمیژە بێت بەبێ ئەوەی سووی بانکی بچێتە سەر. باش ئێمە لە هەرێمی کوردستان گرفتێکی دیکەمانێ ئەویش نەبوونی سندوقی پێشینەکانە وەکو پێشینەی هاوسەرگیری، خانوبەرە، کوشت و کاڵی، پیشەسازی کۆمەڵێکی تر. لە 2008 تاکو ساڵی 2013 کە کاتی ئاڵتوونی بوو لە هەرێمی کوردستان بۆ پێدانی ئەم پێشینانە نزیکەی 4 تریلیۆن و 171 ملیار دینار دراوە بە پێشینەکانی هاوسەرگیری و خانوبەرە و پیشەسازی و کوشت و کاڵ و ئەوانی دیکە. بەڵام لەم بڕەچەنی گەڕاوەتەوە بۆ حکوومەت تەنها 2 تریلیۆن دینار وەرگیراوەتەوە لە 4 تریلیۆن دینار. بەڵام لەبەرەوەی سندوقێک نەبووە ئەم پارەی بخرێتەوە ناو و ئەم پارەیە دەوران بکە دیسانەوە بدرێتەوە بە خەڵکی مستحق، ئەوانەی کە هاوسەرگیریەکەن، ئەوانەی کە خانوبەرە ئەکەن، ئەوانەی کە با بڵین ئیشێکی کوشت و کاڵیان هەیە، پیشەسازیان هەیە، بۆیە لەبەرەوەی سندوقەکە نەبووە پارەکە وەرگیراوەتەوە بەڵام نەچۆتە سندوقێکەوە و دووبارە دەورانی نەکردوتەوە و ئیسفادەی لێ نەکراوە. ئەوەی لە بەژمارەی ئەمجاردا باسمان کرد ئەوە بوو کە لە ساڵی 2013ەوە پێشینەی هاوسەرگیری کە بڕەکەشی کەم بوو تەنها 5 ملیۆن دینار بوو، بەڵام لەوانەیە جێگەیەکی بگرتایە لە ساڵی 2013 ئەم پێشینەیەش وەستاوە.